لەسەر گفتوگۆکردنی پرۆژەی یاسای چاکسازی لە خانەنشین و موچە و دەرمانە. پرۆژەی یاسای چاکسازی لە لیستی خانەنشینی و موچە و دەرماڵە بە یەکێک لە چاکسازیەکانی حکوومەتدا دەنرێت بۆ نەهێشتنی گەندەڵی دارایی کە لەلایەن پەرلەمانەوە گفتوگۆی چڕی لەسەر کرا، بەڵام بەهۆی بوونی کەم و کوڕی لە پرۆژەی یاساکە داوا دەکرێت دووبارە دانیشتنی لەسەر بکرێتەوە و جارێکی تر پرۆژەکە دەستکاری بکرێت. پەرلەمانتارێکی فراکسیۆنی کۆمەڵیش دەڵێت چاوەڕوان دەکەن دۆخە سیاسیەکە ئاسایی بێتەوە و جارێکی تر پرۆژەکە تاو توێ بکەن. ئێمە لەگەڵ چاکسازی وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی پشتیوانی خۆمان بۆ پرۆژەکە دەربڕیوە، بەڵام ئەو بارودۆخە سیاسیەش بەڕاستی کاریگەری هەیە و ئومێد دەکەین ینی ئەو یاسایە بەو شێوازەی کە لە بەرژەوەندی خەڵکا بێ و لە ببێتە هۆی بڕینی ئەو بابەتە نایاسانی کە لە ڕابردووە کراوە ئەو گەندەڵیانەی کە هەبووە بۆ ئەوەی کاریگەریەکی باشی هەبێت لەسەر ژیان و گوزارانی خەڵکی هەرێمی کوردستان. هەوڵێک لە ئارادایە لە ئێستاکە پێش دەژن کۆبوونەوەی پەرلەمان بکرێ و قسە لەسەر ئەو بابەتانە بکرێ بۆ ئێمە لەو کاتەیەوەکو فراکسیۆنی کۆمەڵ قسەی خۆمانە بێ و پشتیوانی چاکسازین. بەوتەی پەرلەمانتارێکی یەکێتیش زۆربەی فراکسیۆنەکان لەگەڵ چاکسازی و پرۆژە یاساکەدان و دەڵێت ئەگەر پرۆژە یاساکە بەدڵی زۆربەی لایەنەکان یان لە سوودی پلە باڵاکانیش نەبێت، بەڵام بەگشتی هاوسەنگی لە موچەدا دروست دەکات. دەرچوونی ئەو یاسایە بە قازان دەچێتەوە بۆ کۆمەلگا، بەڵام مەرزنی هەمومان لەو یاسایە سوودمەند بی. ئەندامێکی پەرلەمان یان وەزیرێک بە 180 موچەکەی خانەنشین کراوە کە 6 ملیۆنە یان زیاتر بووە. ئەمڕۆ ئەگەر بێ و لە 150 یا لە 130 موچەکەیدا بەزێنی دێتە نیو ئەوەندە موچەکەیان بەشێک لە موچەکەی کەم دەکرێتەوە، بەڵام ئەوە لە ئەساسەوە ڕاستە هەندێک کەس بەو یاسایانە دەکرێت سوودمەند بن و هەندێکیش تێیدا زەرمەندەوی، بەڵام لە ئەساسەوە ئەوەی زەرمەندیشە هێشتا لە کۆی گشتی لە قازانجیدایە. بەهۆی فشاری زۆر لەسەر حکوومەت و ئەو گەندەڵیانەی لە ساڵانی ڕابردوودا بەدەست تێوەردانی هەردوو حیزبی دەسەڵات ئەنجامیان داوە، حکوومەت بڕیاریدا چاکسازی لە موچە و خانەنشینیدا ئەنجام بدات و داهاتێکی زیاتر بۆ خەزێنەکەی بگەڕێنێتەوە. دوای چەندین دانیشتنی لەسەر یەکیش لەلایەن پەرلەمانەوە پرۆژە یاساکە دەنگی لەسەر درا، بەڵام بەهۆی کاردانەوە و تێبینی لە چەند مادەیەکی پرۆژە یاساکە بڕیاردرا جارێکی تر ئەم پرۆژە یاسایە پێداچوونەوەی بۆ بکرێت. تا ئێستاش دیار نییە کەی ئەو دانیشتنە ئەنجام دەدرێت و پرۆژە یاساکە جێبەجێ دەکرێت. ئاراس عەزیز، کەناڵی پێم، هەولێر.